بەداخەوە ئەمە یەکەم جار نییە کە سەرکردایەتی پارتی لەگەڵ ڕژێمی داگیرکەری تورکیا ئەو تەنسیق مانگی هەیە دژ بە گەرلەکانی کوردستان و تا ئێستا دەیان جار دایان ئۆپراسسیۆن کرا و هەچە ئۆپراسسیۆنی هاوبەژیا خود بە تاک کردوێتی بەڵام لەسەر دەستی هێزی گەرلای قارەمان هەمویان تێک و پێکشکاون. ئێستاش من پێشەوەی هەر شتێک بڵێم بەڕاستیەوە بەگنی گەزانم کە لێرەوە سەری ڕێز و نەوازش و سەری ئازایەتی بۆ ئەو گەرلە قارمانانە دانەوێن کە بەو چەکە سووک و بڵین هێزەکەمەی کە هەیەە بەڵام بە ئێرادەیەکی پۆڵاینەوە هەموو جارێک جار لە دوای جار زیاتر دەتوان ڕژێمی تورکیا تێک بشکێن و دەرسی تازەتری پێبن. سەبارەت بەم هاوکاریانە بەڕاستی کارەسات و جێگای شەرمەوە مێژوو ئەم شتانە هەمووی وەک خۆی تۆمارەکە و بەدڵنیایەوە هەر کاتێگەلی کورد سەرکەوت و مێژوو ڕاستەقینەی کورد و کوردستان نووسرایەوە ئەو کاتە هەموو کەس جێگای خۆیەگرێت و ئەوانەی کە ئەمڕۆ دوێنێ و سبەینێ هاوکاری داگیرکەرانی کوردستانەکەن ئەچنە زبڵدانی مێژوەوە چیدا بەداخەوە ینی هەڵوێستی خەڵک زۆر ینی خەڵک زۆر خەمساردە زۆر بێباکە پێویست بوو ئێستا لە هەموو شار و شارۆچکان ناوچەکانی کوردستان خەڵک بڕژێتە سەرجادە و ئیدانی ئەو دەزرێژکاری بکە و بەڕاستی پێش خەڵک زۆر بەداخەوە حیزب و حیزبۆکەکان چ بە دەسەڵات و چ بە ناو ئۆپۆزیسیۆنەوە کە هەمویان بە هەر هەمویانەوە بگە لەو کۆمەکی ئیرادەی خەڵکیان تێشکانەوەوانە ئەو حیزبانە لە پارتی بەرپرسیارترن و قسەی زل و زمان درێژی سەر شاشگانی تەلەڤیزیۆن و کۆمەڵێک تەسریحاتی بریقەدار ناخوات ئەگەر ڕاستەکەن و ئەوانیش هاودەنگ و ئاوازی پارتی و تورکیانین پێویستە کار ڕێبەرایەتی خەڵکن و بڕژێنە سەر جادە و بەلایانی کەمەوە ینی ئەگەر بە چەکیش نەتوانن بەرەنگاری داگیرکەران ببنەوە خۆ ئەتوانن بە هێزی جەماوەری بە خۆپشاندان و ناڕزایەتی دەبن دژی ئەو ڕەفتاریە ئەو ئۆپراسسیۆنە زاڵمانەی تورکیا بوەسن ئەگەر واژ نەکەن ئەوانە بەڕێی من نەگەر فڕقیان لەگەڵ پارتی بنەماڵی بەرزانیانە بەڵکو لە خانەیەک خواردترەوانە دارێن. داگیرکاری خزمەت بکێ داگیر خزمەتی هەر بە داگیرکرانەکانی وڵاتێک کە دژمن داگیری بکات هەر خزمەت بە دژمن بە داگیرکەرانەکەەوە گورزێکی گەورەیە بۆ خەباتی گەلی کورد بەڵام هیوادار منشەڵا لەسەر دەستی گەر لە قارەمانەکان تێک بشکێنرێ و وەکو جارەکانی تر بکرێ بەعیبرەت. ڕاستیا فەرقی ئامێدی و هەڵەبجە و خانەقین چیە ینی کوردستان هەر کوردستانە لە زاخۆ بێ یاخود لە خانەقین بێ یا لە سنە و کرماشان و یا لە قامیشویا لە ئامەد بێ فەرقی نییە بەڵام بەڕاستی ئەوەی کە ئێستا کارەساتە ئێمە ئەم پارچەی کوردستان باشووری کوردستان بە پارچەیەکی ڕزگارکراوە زەن ینی ئەبواە ئێستا باشووری کوردستان مەکۆی خەبات و بەرخودان و ینی بەرپەرزدانەوەی هێز و لایەنە داگیرکەرەکان بێت و ئەوە باکووری کوردستان سنگەرێکی قایم بواە بۆ ڕێخستنەوەی هێزە شۆڕژگەڕەکانی هەر چوار پارچەی کوردستان دژی داگیرکەران بەڵام بەداخەوە من دەمێت کە ئەم پارچە هەرێمەی کوردستان ناو مەحرەقەی کوردایەتی چکە لە ڕاستیا بەڕاستی هەستی کوردایەتی و هەستی شۆڕش و خەبات و بەرخۆدانی لە ناو تاکی باشوورە کوژاندۆتەوە. گومان پارتی بۆ مانەوەی سیاسەتی چاواشەکاران و سیاسەتی خۆسەپێنی خۆی پەنا بۆ هەموو شوێنەکانە بە فەرمو لەگەڵ هەموو سەردانێک بۆ تورکیا دەبینی ئەوە تاشی لاتزێ وەزعی زۆر خراپە هەم لە ڕووی ئابووری هەم لە ڕووی سەربازی ئەوەی بۆتە سەربازگە و هێزی سوپای داگیرکەری تورکیا بە تەواوی کەرەستەی سەربازەکانی وە هاتوونەتە ناو سنووری هەرێمی کوردستان و وەزعەکە دۆخەکە زۆر لە مەترسیایە بەڕێبەرایەتی پارتی و بە سەرکردایەتی پارتی سوپای تورکیا خاکی کوردستان داگیر دەکات و خاکی کوردستان دەکات بە گۆڕستانی خۆی من پێم وایە بەڕاست چونکە ئەوە گری لەیە دوجار بەرگریەکان لەم خاکەوە کوردستان دەکات بە گۆڕستانی خۆفرۆشان و غاینانی ئەم وڵاتە و جەندرمەکانی تورکیا من پێم وایە ئەمریکا پارتیەکە بەڕاستی شەرمەزاریەکی قێزەونێکی زۆر ناشرینەوە دەبێت پارتی بە سیاست چەوتەکانی خۆیان بچێتەوە و من پێم وایە ئەم کلک گرێدانە لەگەڵ سوپای تورکیا خۆی بۆ خۆی بەڕاستی ڕێکەوتنێکی چەند ساڵی بەدواوەیە و بەردەوامیش دەوێت پارتی لەم جاشایەتیەوە هیچی پیش شەرم نییە بەڕاستی چکە پیشەی خۆیەتی بێگومان خۆمە ئەمەرکە بەڕاستی ئەمە ئەلکێکی نیشتیمانی ئەخلاقی وە پێم وایە ئاینیشە دەبێت هەموو لایەنەکان فشارێکی تند بکەن لە بنەماڵی بەرزانی و لە ئەو هێزەی کە بەناوی هێزی ڕۆژە دروست کراوە بۆ فرۆشتنی خاک کاکە خۆ پارتی هەر لێک لاو جاشاتی نەکردو لە چەندین لاوم جاشاتی کردووە دەبێت هێزەکانی تر بەڕاستی ئەم گەلە کۆمەی پارتی و سوپای تورکیا قوبڵ نەکەن وە بەڕاستی دەبێت فشاری ئەو پەڕی فشاری مەدەنیانە بەرامبەر بە پارتی و ئەتوان بڵم فشاری توندیش هەتا فشاری خۆپیشاندانیش بەرامبەر بە بنەماڵی بەرزانی پارتی
دەست پێ بکرێت بۆ ئەوی پارتی وازم خاک فرۆشتن و جاشایەتی بێنێت. بەڕاستی لەوە تووشی سەرسوڕمان نابێ، بەڵام ئێستا مشکلەکە لەوەیە بۆ ئەمان لە کێشە چارە نووسازەکانی میلەتەکەیە کە لەگەڵ بەغایە و لەگەڵ عەرەبایە و لە سووریایە و لە شوێنەکانی ترایە بۆ پێشمەرگە ناجوڵێ و بەشدار نابێ، بەڵام بۆ لە کاتێکە دژمنی میلەتەکەمان دژمنی کورد کە تورکیای هێرشەکات ئەمان ئامادە لەگەڵا بەڕاستی سەیرە و دووەمیش ئەو ڕێکەوتنی کە کەجەکە هەر کاتێک شتێکە لە لەباری پارتیەوە ڕەنگە خەڵکوا تێبگا بڵێمە دژایەتی یەکتریەکەن، بەڵام ئەمە حەقیقەتێکە، یعنی تورکیا بە هیچ شێوەیەک دۆستی کورد نییە. ئیتر ئەمڕۆ بێ و بەیانی بێ و نە دوێنێ بژوانێ سلمێنێ و نە ئەمڕۆ نەسبێنێش، بەڵام ڕێکەوتنەکە تەنها لە مەساڵحی خۆیان نایە و پژگیری لە خۆیان ناکەن و وەکو بنەماڵەیەک فەرمانڕەوایی خۆیان بکەن و ئەم میلەتەش بچەوسێنەوە و لەوە زیاتر هیچ نابینم لەو ڕێکەوتنەیە. کێشەکەی ئێمە لەوەیە لە سەرەتای دروستبوونی حکوومەتی هەرێمەوە هەر هێزێک دەسەڵاتی هەبوو بێ هێزەکەی تری نەخوێنێتەوە. ئەنجا لەم دوایەنەشا بەپێی ئەو کورسیان و بەپێی ئەو پێگەی کە پارتی هەیەی لە ناو پەرلەمانە جا بە هەر شێوەیە کاتووە ئەویان نازانم، بەڵام خۆی بە براوەی یەکەمی هەڵبژاردنەکان نەزانێ و سەرۆکی حکومت لە خۆیەتی و سەرۆکی هەرێم لە خۆیەتی و هەرە جومگە و بەرگە سەرێکی و هەستیارەکانی ئەم هەرێمەش لە لای پارتیە بۆیە حساب بۆ هیچ حزبەکانی تر ناکا و سەیریش لەوەیە حزبەکانی تریش بێدەنگن.